رب العالمين ئاگادارمان ئەکاتەوە ئیمان و باوەڕ و ئیسلامەکەمان پارچە پارچە بێ، هیچ بەهایەکی بۆ نامێنێتەوە. لە سوورەی الحەجدا ئاەتی 31 فەرمێ ومن يشرك بالله فكأنما خر من السماء فتخطفه الطير أو تهوي به الريح في مكان سحيق. رب العالمين أفرمي هر كسي شركها ولها وبش بو رب العالمين بالرياردة وقراري دا وكو أوايا لبرزاي آسمان بربو بيتا وسرزوي پارچە پارچە بو بي هلا بو بي هر باڵندەیەک و تەیر و توڵێک لاوەلاوە بێ بەشێک و پارچەیەکی بەرێ. ئیمانەکەی پارچە پارچە بێ، ئیسلامەکەی پارچە پارچە بێ، وردە بێ. یاخود پەروەردگارە فەرمێ ئەگەر شرک و هاوڵم بۆ بڕیاردا وەکو ئەوە وایە کەوا با بیبە لە ئاسمانەوە بەربۆتە سەرزەوی پارچە پارچە بۆ وەکو ئەو وایە بایەک لێیدە و بایەک بیبە و بیبە و بیفڕێنێ فڕێداتە شوێنێکی دوور و قوڵەوە. ئەوای لێ دێ شەیطان زەفەری پێ بە ئیمانەکەی وردەکە، هەڵی ئەوە شوێنێتەوە و لە قیامەتی شاکەوێتە قوڵایی دۆزەخەوە. رب العالمین پەناماندا.